بسم الله الرحمن الرحيم وآله وصحبه ومن والاه. تفسير سورة المجادلة جيشتنا آتي حوت لآتي حوت جدا هذا فرمت بابتش دكية طبعا زرباسي حكمي أو كسانيك بتسرفاه بفنهاني بجويك داق صدكا خير حكمك يرون لكاتو ككاتب ويهم منافق كان وهم جول كان لمدينة صفات وابو لمجلس يقدبون كبيغمبر صلى الله عليه وسلم يا مسلمانان لين سريان بيك ودنا بس البقسيان دكت بقسكانشيان قصي خراب بون كقسكردن بس البهر بوخوي خرابا جا اگر اوي دشيلي خراب بي طبعا دبيت دو خرابا بس يكوا جا اخواد فرميت ألم ترى سرنجت نداوا يان نازاني كأن الله ببيقماني خوا يعلم دزانت ما في السماوات هرشي لآسمان كان دا هيو وما في الأرض وهرشي كالزوي دايا واضحة؟ طبعا بشيد الله كبيغمبر صلى الله عليه وسلم كبيغمبر كديدي أو منافقان سربيك ودنينو طبعا دشي زاني قصي خراب دا كان فلاني خراب دا دنين یا کە جوولەکەکانی دەبینی سەربەیەکەوە دەنێن و تەوان قسەکانیشیان قسەی خراپە خەفەتی لێ دەخوارد بەڵام خوا دەفەرمێ خەفەتیان لێ مەخ ئەلەم تەڕە ئایا نازانی کەئەن الله کە بە بێگومانی خوا یعلم دەزانێت ما في السماوات وما في الأرض هەرچی لە ئاسمانەکاندا هەیە و هەرچی لە زەویشدا هەیە نەک لە بەرامبەر تۆ ئەگەر بەسەرپە قسە بکرێ لە هەر شوێنێکی زەوی شتێک بکرێ و بگوترێ و لە هەر شوێنێکی ئاسمان شتێک بکرێ و بگوترێ خوای گەورە پێی دەزانێ و هیچ لە خوای گەورە ون نابێ ما يكون يعني نابێ ڕوونادا من نەجوا هیچ قسەیەکی نهێنی یان قسەیەک کە بە چرپە بکرێ ما يكون يعني ڕوونادا من نەجوا هیچ چرپەیەک ثلاثة لنيوان سيكزدا إلا هو رابعهم بدلنيايوا أو يعني خوا دبيت سوارميا هر سيك بيكوا جوبا يعني قصبا جو يكتري دابت سربينن سوارمكان شيا سوارمكان خوايا ولا خمسة ودفرمي هيت بينت كسيكش بيكوا قصناكن گفتگوی نهێنی ناکەن إلا هو سادسهم بدڵنیاییەوە ئەو یعنی خوا شەشەمیانە ولا أدنى من ذلك ولا أدنى وهروها أدنى كمترج نية لو جمارية ولا أدنى ونية كمتر لو جمارية ولا أكثر وهروها زياترج نية لو جمارية قسب كانوا بجوي يكتر دا سربينن إلا هو معهم بدڵنیاییە وەخوا لەگەڵیان دایە أينما كانوا لە هەر شوێنێک بن واضحة يعني خوای گەورە ئەو ژمارانەی وەکو نمونە باس کردوون ئەگەر یەک کەس بەتەنێ بیری خراپ کاتەوە و خەیاڵی خراپ کاتەوە خوا دووەمیەتی ئەگەر دوو بن خوا سێمیەتی ئەگەر دەبن خوا یازدەمیەتی بیست بن خوا بیست و یەکەمیەتی یعنی شوێنێک نییە جێگایەک نییە کە ئینسان قسەی تێدا بکە جا قسەکە بە دەنگی بەرزە یا بە دەنگی نزمە ئللا خوای گەورە لەوەیە بە عیلمی لەوەیە بە دەسەڵاتی لەوەیە بە بیستنی لەوەیە بە بینینی یعنی قسەکە هەم قسەکەی دەبیستێ کردارەکەت دەبینێ و دەسەڵاتی تەواویشی بەسەردا هەیە ئەنجا هەرەوەندە نا ثم پاشان ينبئهم ئاگاداریان دەکاتەوە خوا بما عملوا بهر شيء كأوان كردويانا طالما يوم القيامة لروج واحدة إن الله بكل شيء عليم بيقومان خوا بهموشتك زور زانايا
بێگومان خوا بە هەموو شتێک زۆر زانایە. ئاەتەکە وازەحە. تەمان ئەو بتپەرستانە بتپەرستنە منافقانە یان جوولەکانە کە لە مەجلیسی تۆدا بە چرپە و بە نهێنی قسان دەکەن، خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ خەفەتی لێ مەخۆ، چونکە شوێنێک نییە کە ئینسان قسەی تێدا بکە خوای گەورە نەیبینێ، شتێک نییە بگوترێ خوا نەیبیستێ، جێگایەک نییە ئینسان نەخشەی تێدا دابنێ خوا دەسەڵاتی بەسەردا نەبێ. خوای گەورە بە بیستنی بە بینینی و هەروەها بە دەسەڵاتی بە عیلمی لە هەموو شوێنەکە لە هەموو جێگایەکە لەکوێ پلاندا دەنێن و وەک دەڵێن نیازی خراپ دەکەن با بیکەن، خوای گەورە کردارەکانیان لەسەر هەژمار دەکا و لە قیامەتیشدا یەک بێ کار و کردەوەکانیان و قسەکانیان پێدەگەێنێتەوە، دواتر لەسەر شتە خراپەکان سزایان دەدا. ئەلەم تەڕە ئایا سەرنجت نەداوە یا نەتزانیوە یا نازانی کە ئەن الله بە بێگومانی خوا یعلم ما في السماوات وما في الأرض دەزانێت هەرچی لە ئاسمانەکاندا هەیە و هەرچی لە زەویدا هەیە، یان ئەوەی لە ئاسمانەکاندا ڕوودەدا و ئەوەی لە زەویدا ڕوودەدا. ما یەکون عنی ڕوونادا دروست نابێ من نەجوە هیچ ترپەیەک هیچ قسەیەکی بە دەنگی نزم ثلاثة لە بینی سێ کەس إلا هو رابعهم بە دڵنیاییەوە ئەو دەبێتە چوارەمیان، ولا خەمسة هیچ پێنج کەسێکیش نینە بە ترپە قسە بکەن إلا هو سادسهم بە دڵنیاییەوە خوا شەشەمیانە، ولا ئەدنا من ذلك و هیچ ژمارەیەکیش نییە کەمتر بێ لەوە، کەمتر لەوەی کە باس کرا بە نمونە 2 1 لەو ژمارانە کەمترن، ولا ئەکثەر یان زیاتر 10 11 20 إلا هو معهم بە دڵنیاییەوە ئەو لەگەڵیانە ئەینەما کانوا لە هەر شوێنێک بن، لە هەر شوێنێک قسە بکەن و لە هەر شوێنێک بچرپێنن. ثم پاشان ينبئهم ئاگاداریان دەکاتەوە خوا بما عملوا بە هەرچیەک کە کردویانە يوم القيامة لە ڕۆژی دواییدا. إن الله بكل شيء علم بێگومان خوا بە هەموو شتێک زۆر زانایە. وازەحە؟ ئاەتی دواتر دەفەرمێ ئەلەم تەڕە دیسان ئایا سەرنجت نەداوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا نەتزانیوە، سەرنجت نەداوە دەقیقترە لێرە، إلى الذين لەوانەی یان دەکرێت بڵێن ئەلەم تەڕە ئایا نەتبینیون ئەوانەی لێرە دەکرێت بە معنای بینینیش بێ و دەکرێت بە معنای سەرنجدان و وردبوونەوەش بێ، دەکرێت بڵێن ئایا نەتدیون یان سەرنجت نەداوە إلى الذين لەو کەسانەی نهو کە قەدەغە کرابوو لێیان عن النەجوە کە قسە بە چرپە بکە. خوای گەورە لە ڕێگای پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم قەدەغەی کردبوو لەسەر موسڵمانان کە لە مەجلیسی پێغەمبەردا بە چرپە قسە بە گوێی یەکتری بڵێن و قسە بە شێوازێک بکەن کە تەنها 2 کەس 3 کەس بەیەکەوە گوێیان لێبێت و ئەوکانی کە گوێیان لێ نەبێت. لەبەرچی؟ لەبەر ڕێگریکردن لە دووڕووەکان و هەروەها لە جوولەکەکان کە لە مەجلیسی پێغەمبەردا صلی الله عليه وسلم تەعزیبی و ئەزیەتی دەرونی موسڵمانان نەدا. حاڵین ئەلەم تەڕە ئایا سەرنجت نەداوە إلى الذين لەو کەسانەی کە نهو لیان قەدەغە کرابوو عن النەجوە کە قسە بە چرپە و بە سرتە بکەن، ثم پاشان يعودون دەگەڕێنەوە ئەوان لیما بۆ ئەو شتەی کە نهو عنه کە قەدەغە کرابوو لێیان، دەگەڕێنەوە سەر ئەو شتەی کە لێیان قەدەغە کراوە، یعنی جارێکی دیکە دەست دەکەنەوە بە چرپە چرپ و سرتە سرت. وازەحە؟ ئەو جار چ دەکەن؟ وەیەتەناجەونە قسە بە گوێی یەکتری دەڵێن، قسە بە گوێی یەکتریدا دەچرپێنن بالئیثم بە گوناه، یعنی هیچ خودی چرپەکە بۆ خۆی قەدەغە کراوە، ئەو جار قسە چرپە و نهێنیەکانیشیان تاوانن، شتی گوناه بە یەکتری دەڵێن، والعدوان و هەروەها باسی دەستدرێژیکردنە سەر موسڵمانان و یەکتری دەکەن، ومعصية الرسول وباسي سربيسي فرماني پیغمبر دكان صلى الله عليه وسلم، باسي او دكان چون لأمري پیغمبر دكان
چۆن بأمری پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم. واضحة؟ طبعا صفتي منافقەکان وزائدا جوولەکەکان کە منافق و جوولەکەکان لە جیهاتیکردنی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هاو هەڵوێز بوون و هاو دەنگ بوون و صفات و کردارەکانیان زۆر لێک دەچوو. ئەلەم تەڕە إلى الذين آية سرنجت نداوە لەوانەی کە نهوا عن النجوى قەدەغە کرابوو لێیان قسە کردن بە چرپە ثم يعودون لما نهوا عنه پاشان دەگەڕێنەوە سەر لما ئەو شتەی کە نهوا عنه کە قەدەغە کرابوو لێیان ويتناجون قسە بە گوێی یەکتریدا دەچرپێنن بالئیثم بە گوناه والعدوان و بە دەستدرێژیکردن يعني باسی گوناه دەکەن و باسی دەستدرێژیکردنە سەر یەکتری دەکەن و معصیەتی الرسول و هەروەها باسی سەرپێچی فەرمانی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم. جا ئەوە صفەتێکیان. صفەتێکی دیکەیان ئەوەیە وەئیذا جاءوکە کاتێک دێنە لای تۆ حەیەوکە سەڵاوت لێ دەکەن بیما بە شتێک کە لەم یحەییکە به الله کە سەڵاوی نەکردووە لە تۆ پێی خوا. وئیذا جاءوکە کاتێک دێنە لای تۆ حەیەوکە سەڵاوت لێ دەکەن بتەحیەتین. وئیذا جاءوکە کاتێک دێنە لات حەیەوکە سەڵاوت لێ دەکەن عەفو بیما يعني بە شتێک بە جۆرە سەڵاوێک کە لەم یحەییکە کە سەڵاوی نەکردووە لە تۆ بیهی بەو کەلیمەیە ئەڵڵا خوا. خوای گەورە چۆن مسلمانی فێری سەلامی کردوون بڵێ ئەسسەلام عەلەیکم. ئەسسەلام عەلەیکم تەمەن جوانترین کەلیمە جوانترین وشە کە بەرامبەرەکانتی دەڵێ ئێوە لە من ئەمین بن لە دەستم لە زمانم لە داوێنم بە هیچ شێوەیەک لە شێوەکان زەرەر و زیان بە ئێوە ناگەێنم. واضحە؟ کە تۆش جوابی دەدەیەوە یعنی تۆش لە بەرامبەر مندا سەلامەتی. بەڵام ئەوان کە دەگەیشتنە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دەنگی نزم بۆ ئەوەی هەم دڵی خۆیان دامرکێنن لەلایەک هەمیش وەک دەڵێ قسەیەکی خراپ پێغەمبەریش فریودن دڵی خۆیان دامرکێ بە قسە خراپەکە پێغەمبەریش فریودن بەوەی کە عەلەیهی سەلامیان کردووە دەیانگوت ئەسسەلام عەلەیک ئەسسام سام یعنی مردنت لەسەر بێ ئەوە تووکە طبعا بڵێ ئەسسەلام عەلەیک یعنی سەلامەتی و هێبتی و ئارامیت لەسەر بێ. بەڵام ئەوان کەلیمەیەکی دیکەیان بەکاردێنا دەیانگوت ئەسسام عەلەیک. پێغەمبەریش تێدەگەیشت بەڵام چی دەکرد پێغەمبەر تەنها دەیگوت وعەلەیک یا وعەلەیکە وعەلەیکم لەسەر خۆت بێ یعنی چیت گوتووە بۆ خۆت. بەڵام جارێکیان ها عایشە خوا لێ ڕازی بێ کە لەکن پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ها کۆمەڵێک بەلای پێغەمبەردا تێپەڕین گوتیان ئەسسام عەلەیکم. عایشە طبعا خۆی پێ نەگیرا وتی وعەلەیکم السام والذلة وتی مردن و سەرشۆڕیتان لەسەر بێ. طبعا عایشە فەرمووی پێغەمبەر پێیگوت بۆ وات گوت دەڵێ نەتبیست ئەی پێغەمبەری خوا چیان گوت تی بەڵێ بیستم بەڵام ئەدی تۆ نەشت بیست ئەم چۆن جوابم دانەوە ئەوان چیان گوتووە بە هەمان شێوە جوابم دانەوە بەڵام تۆ تێتپەڕان. طبعا لە ڕیوایەتێکیدا دەفەرمێ گوتوێتی ئەسسام عەلەیکم والذلة یا ئەسسام عەلەیکم واللعنە نەفرینتان لەوێ. پێغەمبەر فەرمووی نا دەکرێت هەر ئاوا جوابیان دەیەوە بۆیە جوولەکەیەک مەسیحیەک کەسێک کە لێی ئەمیننی دەزانی دەڵێ چی کە سەلامی لێ کردی بە شێوازی خۆی بڵێ عەلەیک جا هەرچی گوتوێتی چاکی گوتووە چاک لەسەر خۆی و خراپی گوتووە خراپ لەسەر خۆی بەڵام زیاتر نا. ئەوجار وەیەقولونە دەژڵێن فی ئەنفوسیهم لە دڵی خۆیاندا وەیەقولونە دەڵێن چێ دەڵێ جوولەکە و منافقەکان فی ئەنفوسیهم لە دڵی خۆیاندا لەولا يعذبنا الله خۆزیە سزای دەداین خوا بیما نەقول بیما یعنی بەو قسەی کە دەیڵێن بەو قسەی کە دەیکەین. یعنی ئەگەر محەممەد پێغەمبەر بە و ئەگەر محەممەد پێغەمبەرە دەیخوا با لەسەر ئەو قسەیە کە پێی دەڵێن مردنت لەسەر بێت و ها زەبوون بی لە زیاتی سەلامکردن باخوا سزاماندا لەولا وەیەقولونە فی ئەنفوسیهم لە دڵی خۆشیاندا دەڵێن
لولا يعذبنا الله بما نقول خوزيا واس زايد داين بوقسي كديلين أجر محمد پیغمبر وخوا دفاع لذك والله مخواي قوري دليتي خوا سزایان دەدایان نادا بێگومان دایاندا بەڵام ئەوان سزای دنیاییان چاوەڕوان دەکرد کە سزای دنیایی ئەگەر خراپەیە کرد بۆت هات زۆرتر لە جیاتی قیامەتەیە هەندێک خراپە هەنە هێندە قێزەونن هێندە پیسن هێندە گەورەن لای خوا لە دنیایە سزات بۆ نانێرێ عقوبەکەت بۆ هەڵدەگرێت بۆ قیامەتێ بۆیە خوا دەفەرمێ حەسبهم بەسیانە جەهەنەم و دۆزەخ حەسبهم بەسە بۆ ئەوان جەهەنەم و دۆزەخ یەصلەونەها کە دەستنە ناوی ئەن پێویست ناکە خوای گەورە لە دنیادا سزایاندا هیچ عقوبەیەکیان بۆ بنێرێت چونکە جەهەنەمی بۆ ئامادە کردوون کەسێک جەهەنەم جێگای بێ لە دنیادا ئەگەر لە زێڕیشی هەڵکێشی وەک دەڵێ بیکێ مەلیکی هەموو دنیاش ئاسمان و زەویشی لە بەردەستی دابێ خۆر و مانگیشی بخرێتە دەستی ڕاست و چەپ هێندە دەسەڵاتی بدەیە ئێستا هیچ نییە چونکە ئەوانە لە ناو دەچن ئەوانە نامێنن ئەوانە کاتین حتا دەسەڵات و خۆشیشی زیاتر بدرێتێ حتمەن خراپەی زیاتر دەکا کەسی خراپ بۆی خوای گەورە زۆر جار کەسێک کە شانی هیدایەت نییە کە خراپەی دەکا وا لە دنیا پەتی چاتر بۆ شل دەکا ساختری دەکا سەلامەتتری دەکا ماڵی زۆرتر دەداتێ دەسەڵاتی زۆرتر دەداتێ لەبەرەوە ناکە خۆشی دەوێت لەبەرەوەیە کە خوا ڕقی لەیەتی دەیەوێت بە جەهەنەم سزایدا لە جەهەنەمش چاک بهێڵێتەوە حەسبهم جەهەنەم بەسە بۆ ئەو کەسانە دۆزەخ یەصلەونەها کە دەچنە ناوی فەبئس المەصیر خراپترین سەرنجام جەهەنەمە خوا پەنامان ئەصحا ئەلەم تەڕە إلى الذين ئایا سەرنجت نەداوە لەوانەی نوهوا عن النەجوە کە قەدەغە کرابوو لێیان قسەکردن بە چرپە ثم يعودون پاشان دەگەڕێنەوە لما نهوا عنه بۆ ئەو شتەی کە قەدەغە کراوە لێیان ويتناجون قسە بە گوێ یەکتریدا دەدەن بالئیثم بە گوناه والعدوان و بە دزدرێژیکردنە سەر یەکتری ومعصية الرسول وبسركيشي فرماني پیغمبر صلى الله عليه وسلم و صفتيكان وإذا جاءوك كاتك دين لات دهات نلات حيوك صلاويان ذكر لتو بما بشتك لم يحييك كصلاوي نكرد ولتو به بي الله خواه ويقولون دلين في أنفسهم لناخي خويانا ولا دلي خويانا دا لبر خويانا لولا يعذبنا الله بما نقول خوزيا وإما يسزاد بوقسي كديكين واجد فرمي حسبهم جهنم بس بو أوان دوزخ يصلونها كدسنا ناوي فبئس المصير أو خرابترين سرنجام بوي هيج كات طبعا كسي بباورو بيدينو دورو يأويني إنسان خوزقي في بخوازي يان هواتي أو بخوازي وكو أوان بخوا وكو أوان بيبدا چونکە خوا کە بە ئەوانی داوە و بە ئەوانی دەدا لەبەر خۆشەویستیان پێی نادا وەکو عقوبە و سزا وەکو ئیهمالکردن و پەت بۆ درێژکردن پێیان دەدا بۆیە هەرگیز چاک نییە ئینسانی موسڵمان لە شتی دنیایدا خۆزگە بە خەڵکی بخوازێت چونکە شتە دنیاییەکان مەرز نییە کەسەکە بۆ قیامەتەی خێر بن بۆ دنیاکەی دیکەی چاک بن بەڵام بۆ شتی دینی و شتی قیامەتی خۆزگە خواستن بە کەسێکی لە خۆت باشتر و چاکتر بۆ قیامەتێ یا بۆ شتی قیامەتی طبعا ڕێگە پێدرا و ئاساییە ئەوجا دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەو باسی دووڕوو باسی جوولەکەکان و هەروەها باسی منافقەکان بوو ئەی ئیماندار خوای گەورە چۆن فەرمانیان پێدەکات دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە خۆتان بە باوەڕدار دەزانن ئەی ئەوانەی کە باوەڕدار ئیذا تەناجەیتم ئیداتە ئەگەر قسەتان بە چرپە لەگەڵ یەکتری کرد طبعا ئەسڵ ئەوەیە نەیکرد حاڵی بەس ئەگەر ناچار بووی لە شوێنێک لە جێگایەک بە چرپە سەر بن گوێی کەسێک یان دوو کەس سێ کەس بەیەکەوە لە مەجلیسێکدا طبعا چرپە ئەوەیە دەناتەوە گەر لە مەجلیسێکیدا هەر سێ کەسی لێبوون هەر سێ کەسەکە ئاگایان لە قسەکان وەرزنی هاوارکەی نیمەوەی گوێیان لێبێەوە چرپە نییە وازحە بەڵام چرپە بە تایبەتی طبعا ئەو کاتێک کە زۆر خراپە و پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی کردووە و نەهی کردووە ئەوەیە کە دەفەرمێ کە سێ کەس بوون دووتان بەیەکەوە با چرپە نەکە
چونکە ئەو چرپەیە بەیەکەوە دەبێتە مایەی خەم خواردنی ئەو کەسێک کە لە کنتە لەوانەیە گومانی خراپت پێ بە لای کەمی پێی وایە کە ئەتۆ ئەو جیا کردوتەوە لە خۆت لای کەمی ئەو گومانت پێ دەبا کە متمانەت پێ نییە کەسی قەت پێ نییە ئەگەر باسیش نەکەی وی ئەسڵ ئەوەی ئینسان لە مەجلیسدا چرپە نەکات و قسەکانی کەکردنی هەموو مەجلیس گوێیان لێبێ حاڵێ بەڵام ئەگەر توش بووی کە جاری وایە توش دەبی ها مەجلیسێکی گەورەیە مەوزوعەکە ئەوەی نییە هەموو خەڵک بیبیستێ هەموو خەڵک بی گوێی لێبێ بۆ شوێنێکی کەشت دەست ناکەوێ بە نمونە کە ئەو قسەی بگەیەنی لەوێ نەبێ ئەگەر کردت ناچار بووی یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە ئیذا ناجەیتم ئەگەر قسەتان کرد لەگەڵ یەکتری بەچرپە فلا تتناجوا قسە مەچرپێنن چرپە مەکەن بالئیثم بە گوناه یعنی ئەوەی بەگوێی یەکتری دادەدەێن و بەنهێنی دەیڵێن با گوناه نەبێت چونکە ئەگەر خەڵکیش نەیبیستێ خوا دەیبیستێ واضحە هەر یەکشتن ئەویان مەستەرە ئەویان فعلە نەجوا خودی چرپەکەیە تەناجەیتم بەڵە هەر یەک چاوگەنە بەڵام ئەوە فعلە ئەگەر تەناجەی چرپانتان لێرە دەفەرمێ و لێوێ دەفەرمێت چرپەکردن و دەگەڕانەوە بۆ چرپەکردن لێرە دەفەرمێ ئەی ئەوانێک ئیمانتان هێناوە کاتێک چرپەتان کرد یعنی بەنهێنی قسەتان کرد بە شاراوایی بە دەنگی نزم قسەتان کرد لەگەڵ یەکتری ئاگاتان لێی بێ فەلا تەتەناجەو با قسە چرپە و نهێنیەکانتان ئەو شتانە نەبن وەکوی دووڕوەکان نەبێ وەکوی جوولەکەکان نەبێ بالئیثم با گوناه نەبێ والعدوان دەستدرێژیکردنی تێدا باسی دەستدرێژیکردن نەبێ بۆ سەر حەقی خەڵکی ومعصیەتی الرەسوول و باسی سەرپێچی فەرمانی پێغەمبەریش نەبێ واضحە ئەی چ بێ وتەناجەو قسە بە گوێی یەکتریدا بدەن ئەگەر ناچار بوون تەوانا وەکو گوتم لە حاڵەتی تەبیعیدا نەیکەی باشترە وایە لە سوورەتی لە سوورەتی نیسائیش ئاەتێکی لەو شێوەی تێدا بووە وتەناجەو بالبر والتەقوا قسە بە گوێی یەکتریدا بچرپێنن بەڵام بالبری بە ئەنجامدانی بۆ ئەنجامدانی چاکەکاری والتەقوا وهەروەها بۆ خۆپارێزی واضحە ئەو جا دەفەرمێ واتقوا الله الذي پارێزکاری لە فەرمانی خوا بکە کام خوایە الذي ئەو زاتەی إليه تحشرون کە هەر لای ئەو کۆ دەکرێنەوە واضحە یا ئەیها الذين آمنوا ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە ئیذا تەناجەیتم کاتێک قسەتان چرپاند بە گوێی یەکتریدا فەلا تەتەناجەو قسە مەچرپێنن بە گوێی یەکتریدا بالئیثم بە تاوانکردن والعدوان و بە دەستدرێژیکردنە سەر یەکتری ومعصیەتی الرەسوول و بە سەرپێچی فەرمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وتەناجەو یعنی قسە بکەن بە چرپە بەڵام بالبری بر یعنی چاکە کە بریتە لە هەموو جۆرە گوێڕایەڵیەک بە خەڵکی دەڵێ خێرێ بکە نوێژێ بکە سونەتی بکە لەگەڵ خەڵکی باش بە هاوکاری خەڵکیکە ئەو جار وەتەقوا و هەروەها بە قسە چرپەکانتان باسی پارێزکاری و جێبەجێکردنی ئەمری خوا بێ واتقوا الله پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن الذي إليه تحشرون ئەو خوایەی کە هەر بۆ لای ئەو دەگەڕێنەوە واضحە ئەو جا دەفەرمێ ئینەمە النەجوە نەجوو بێگومان چرپاندنی قسە منە شەیتانی لە شەیتانەوەیە واضحە بۆی ئەسڵ ئەوەیە ئینسان نەیکە ئەگەر لە ناچاریشدا کردت دەبێ ئاگار لێی بێ شتەکانت وەکوی بێ باوەڕان وەکوی جوولەکەکان وەکوی منافقەکان نەبێ وەکوی مسلمانان بێ ئەسڵ ئەوەیە نەیکەی ئینەمە النەجوە بێگومان قسە چرپاندن و دەنگ نزمکردنەوە لە مەجلیسدا تەڵان لە کاتی قسەکردن لەگەڵ کەسێک یا چەند کەسێکدا هاندەرەکەی لە شوێوەیە منە شەیتانی لە شەیتانەوەیە ئەی شەیتان چیشی بەوەیە ليحزن الذين آمنوا بۆی دڵتەنگ کات ئەوانەی کە ئیماندار حەزی لێ پێی خۆشە مسلمان خەفەتی بخوا مسلمان ڕقی لە مسلمانەکەی دیکە ببێتەوە مسلمان بێ متمانە بێ لەگەڵ ئەوەکەی دیکە فعلەنیش کاریگەری هەیە هاتۆ ئەگەر
بە تایبەتی لە مەجلیسێکدا بەتەنێ جیا کرایەوە و قسەیان لەگەڵ نەکردی و گویان نەدایە و نهێنی خۆیان لێ شاردیەوە لە خۆ تۆ شتێکت بۆ دروست دەبێت لای کەمی گومانی ئەوەی دەبێت کە ئەو کەسە سیقەی بە تۆ نییە وردەش تەوان ڕقوقینە یان ساردبوونەوە و لێکتر دوورکەوتنەوە شەیطان دروستی دەکات لە بینی ئینسانیدا. إنما النجوى من الشيطان بێگومان قسەی چرپە و نهێنیکردن لە شەیطانەوەیە بە تایبەت ئەگەر کەسی منافق و جوولەکە و باسەکە باسی شتی خراپ بێ بۆچیش دەیکە ليحزن الذين آمنوا بۆی دڵتەنگ بکەن ئەوانەی کە ئیماندارن بەڵام خوا دەفەرمێ وليس بضارهم شيئا وليس بضارهم يعني الزرر نادن ئەوان لە هیچ شتێکدا لە ئێوە إلا بإذن الله تەنها بە ئەمری خوانە يعني لێیان مەترسن وليس بضارهم ليس نادن هیچ زەرەرێک ئەوان لە هیچ شتێکدا لە ئێوە إلا بە ئەمری خوانە بێت و بە مۆڵەتی خوای نەبێ مەسڵن کەلیمەیە لەیسە یانی نییە وایە یان نابێ ڕوونادا بضارهم هیچ باش طبعا ضارەکە بائی پێوەیە ئەو بۆ تەوکیدە بە هیچ شێوەیەک بە هیچ جۆرێک ئەوان هیچ زەرەرێک ناتوانن بدەن لە ئێوە لە هیچ شتێکدا با قسە بە نهێنی بکەن و بە چرپە بکەن و پلانی سڕی داڕێژن إلا بإذن الله مەگەر خوای گەورە مۆڵەتی لەسەر بێت و خوای گەورە ڕێگە بدە وعلى الله وهر بخوا فليتوكل با پشت ببەستن المؤمنون ئەوەی کە ئیماندار واضحە ئەگەر هەر کەسێک قسەیەکی خراپی کرد ئەتۆ لە بەرامبەریدا دەستەوەستان دانیشتی و خەم و خەفە دوای لێکردی هیچ نەکەی وایە هەر پلانەکەت بۆ دانرا ئەتۆ هاڵ دێەوە و لە ترسیەوەی کە پلانەکەت بەسەردا جێبەجێ نەبێ نەتوانێ بجوڵی بێگومان ئەو کاتە ئیشپەکی دەکەوێت مسلمان تەنها لە خوا دەترسێت و تەنها پشت بەخوا دەبەستێت کە خوات لەگەڵ بوو دنیاش دوژمنت بێ کەس بەبێ خوا ناتوانێت هیچ لەگەڵ ئەگەر بەو نەخشە و پلانانە بە کە بۆ پێغەمبەران سەلامی خوایان لێوێ دانراون یا بۆ پێغەمبەری ئێمە دانراون یا ئێستا بۆ مسلمانان دادەندرێن و بۆ ئیسلام دادەندرێن دەبوایە هیچ مسلمانێک لەسەر زەوی بوونی نەبایە بەڵام صاحبی کەون و دنیا خوایە و ئەوەی کە ئیزن دەدا و ئیجازە دەدا شتەکان ڕۆ بدەن خوای گەورەیە بەڵێ خوای گەورە هێندێک جار ئیزن دەدات پلانەکانیان جێبەجێ بن بەسەر مسلماناندا بەڵام بۆ تاقیکردنەوەیە بۆ ئیمتیحانە بۆ مسلمانان و هەروەها بۆ سزادانی کافرانیشە بۆی چاکتر عقوبەیاندا إنما النجوى من الشيطان بێگومان چرپە و قسەی بەدزی یا بە نزمیکردن لە شەیطانەوەیە بە تایبەت دەکە قسەکان قسەی خراپ بن چونکە هێندێک لە مفەسیرینەکان دەڵێن کە تەفسیرت کرد ئاوا تەفسیرەکەی باشە بڵێ بێگومان قسەی چرپە و خراپ لە شەیطانەوەیە دەنا ئەگەر چرپەکە ئەمرکردن بێ بە چاکە و ڕێگریکردن بێ لە خراپە و باسی ئاشتی و ئاشتەوایی بێها کە خوا ڕێی داوە ئەوانە نا ليحزن الذين آمنوا بۆ ئەوەیە دڵتەنکە ئەوانەی کە ئیماندارن بەڵام وليس بضارهم شيئا إلا بإذن الله هیچ زەرەرێک نادەن ئەوان لە هیچ شتێکدا إلا بە مۆڵەتی خوا نەبێ وعلى الله هەر بەخوا فليتوكل باش پشت ببەستن المؤمنون ئەوانەی کە ئیماندار کۆتا ئاەت دەفەرمێت ئەو بابەتێکی دیکەیە باسی ئادابی مەجلیس کە دادەنیشی لە مەجلیسێک یا کە لە مەجلیسێکی کەسێکی تازە دێ چۆن مامەڵە دەکەی یا ئەیها الذین ئامنوا دەفەرمێ ئەی ئەوە جاوە سەبەبی نزولەکەی ئەوە بووە جارێکیان پێغەمبەر طبعاً عادەتی وا بوو لە هەر جێگایەک کەسێکی بینی بە لە مهاجرینەکان لەوانەی سەرەتا لەگەڵ پێغەمبەر کۆچیان کردووە یا لەوانەی ئەنسار کە زوو ئیمانیان بە پێغەمبەر هێناوە یا لەوانەی کە بەشداری جەنگی بەدریان کردووە کە یەکەم گەور سەرکەوتن بۆ مسلمانان تۆمار کرا پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێزی تایبەتی لێ دەگرت جارێکیان دانیشتە بوو لە مەجلیسێکی هەندێک لەوانە هاتن کە لە مهاجرەکان و ئەنسارەکان و هەروەها لە بەشدارانی جەنگی بەدر لە ناویاندا تابیتی کوڕی قەیس هەبووە
کە هاتن سەحابەکان ئەویان بازنیان بەست بوو، پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوەڕێی دەکرد هەندێک لەو کەسانەی کە دانیشتوون هەستن جێگا چۆڵکەن بۆ ئەوانەی کە لە ئەوان بەتەمەنترن و لە ئەوان زاناترن و لە موسڵمانەتیشدا کەوتبوونە پێش ئەوان حاڵین. بەڵام کەس تەمەن لە شوێنی خۆی نەجوڵە، پێغەمبەری صلی الله عليه وسلم لە ترسی زمانی دووڕوو منافقەکان بۆی نەڵێن محەممەد والحاصل ئەوانەی دەوروبەری خۆی کە پێشتر هاتون دەری کردن لە بەرخاتری هێندێکی دیکە، پێغەمبەری صلی الله عليه وسلم شەرمی کرد بە کەس بڵێ ئەتۆ هەستە و جێی فڵان کەسی بکە. بەڵام تەمەن خوای گەورە شەرم لە حەق ناکە، خوای گەورە چ پێویست بێ و چ زەڕوور بێ ئەوەی دەکا، بۆیە فێرمان دەکە کە لە مەجلیسێک دانیشتین و کەسێکی تازە هات، بە تایبەت ئەگەر کەسەکە کەسێکی لە خۆت بەتەمەنتر بوو لە خۆت زاناتر بوو، ئەگەر ڕێی تێبچێ هەنگاوی یەکەم چ بکەین باشە مەجلیسەکەی فەڕاحکەین، یەک بازنەی دروستکەین، نەک کەسەکە لە پشتەوە دانیشێنین و بۆ خۆمان باز نەبین و ئەوەی دیکە بێتە پشتر یان بهێنێ ناو قەدی مەجلیسی. ئەسڵ ئەوەیە گەڕێی تێبچێ بازنەکەی فراوانکەی، ئەی گەڕێی تێنەچوو ئەسڵ ئەوەیە جێگای بکەیەوە کەسێک جێی بۆ چۆڵکە، یان ئەگەر گەورەی مەجلیسەکەی بەیەکێکی گوت فڵان کەس ئەتۆ هەستە با فڵان کەس دانیشێ لە شوێنت، بەلاتەوە ئاسایی بێت و بەلاتەوە طەبیعی بێ. دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا، ئەی ئەوانەی کە خۆتان بە باوەڕدار دەزانن، ئیذا قیل لەکم، ئەگەر گوترا پێتان تەفەسەحوا فراوانیکەن فی المەجالس، کۆڕەکانتان مەجلیسەکانتان شوێنی دانیشتنەکانتان چی بکەن؟ ئەفسەحوا فراوانیکەن. کە پێیان گوتن بکشنەوە مەجلیسەکەی فراوانکەن با جێی ئەو خەڵکە تازانە ببێتەوە، ڕەک هەر کەسێکە ناڵێ کە پێغەمبەر پێی گوتن، ئەگەر پێیان گوتن یا پێتان گوترا فراوانیکەن. یەفسەح الله لەکم، خوای گەورەش ڕەحمەتی خۆی میهرەبانی خۆی لێخۆشبوونی خۆی فراوان دەکا بۆ ئێوە. وازحە؟ یەفسەح الله لەکم، ئەتۆ مەجلیسەکەی فراوانکە، خوای گەورە ڕەحمەتی خۆی میهرەبانی خۆی بەزەی خۆی لێخۆشبوونی خۆی لێبوردەیی خۆی لە بەرامبەر تۆدا فراوان دەکا. وازحە؟ ئەو جار دەفەرمێ وئیذا قیل انشوزوا، ئەدی ئەگەر پێتان گوترا هەستن جێگا نەبوو، بەنمونە مەجالی فراوانکردنێ نەبوو، فانشوزوا هەستن بۆ چونکە یەرفع الله الذین ئامنوا منکم، یەرفع الله بەرز دەکاتەوە خوا ئەوانەی کە ئیمانیان هێناوە لە ناو ئێوەدا، ئەوانەی کە ئیمانیان هێناوە یعنی بەرزی کردوونەتەوە خوا ئەوانەی کە ئیمانیان هێناوە لە ناو ئێوەدا زووتر، یعنی پێشتر بوونەتە بناغە و بنچینە و پێشەنگ بۆ ئێوە. وازحە؟ والذین ئوتوا العلم، و ئەوانەشی کە خاوەنی زانست و زانیارین دەڕەجات بە چەندان پلە، خوا ڕێزی لێناون. مادام خوا ڕێزی لێناون ئەتۆش ڕێزیان لێ بگرە. بنمونە کەسێک لە ئیمان و هیدایەت و لە دینداریدا پێش تۆ باوەشی بە دیندا کردووە، گومانی باشی پێ بە کە ئەو لە تۆ عەمەلی ساڵحی زیاتر کردوون و زووتر لە تۆ ڕووی لە خوا کردووە، لەبەر عیبادەتەکەی ڕێزی لێ بگرە. وازحە؟ ئەو جار ئەگەر کەسێک خاوەنی علم و زانستێکی زیاتر بوو، بەبێ گومان ئینسان لە بەرامبەریدا تەواضوع و خۆ بەکەم زانین بنوێنێ بۆ چونکە زانایان و ئەوانەی مەرج نیە زانامە بەس ئەو کەسە بێ مێزەری لەسەر بێ یا مەندیل یا لەقەب یا عینوانی هەبێ، ئەوەی لە تۆ زاناترە، ئەوەی لە تۆ حەز دەکەی لە تۆ زۆرتر شتی دەزانێت سەبارەت بە دین و بە ئیسلامەتی، ڕێزێکی تایبەتی بگرە، ئاساییە. بۆیە ئەوەی کە تەوان دەستیە مەجلیسی ئەسڵ ئەوەیە تەوان بۆ خۆت نابێ هیچ کەس هەستێنی بچی لە شوێنەکەی دانیش، ئەو دروست نییە. تەوان بۆ خۆت بچی کە عورفە لە هەندێک مەجلیسیدا هەندێک کەس مەسەلەن سەری مەجلیسێ دەبینێ کەسی چێ نابێتەوە، بەڵام ڕێک دەڕوە لە پێشیان ڕادەوەستێ بە ناچاریەکێکی بە دەردەنێ، بەرز نییە بڵێ هەستە بڕۆ، بەڵام تۆ بەسی لە پێشی ڕادەوەستی. لە تازیان ئەوانەی کە خۆیان بەشت دەزانەوە هەمیشە بۆ پێشەوە خۆ دەکوتن، لە پێشەوەش جاری وایە خەڵک بەیەکەوە نووساوە جێ یەک کەسی نییە، پێ کابرای حراز دەبێت ناچار دەبێت هەستێ، ئەوە دروست نییە تەبان بە هیچ شێوەیەکی. بەڵام ئەگەر بۆ خۆت بە ئیختیاری خۆت
کەسێک هاتە مەجلیسەکەی لەگەڵی لەبەری هەستای وەکو ڕێز لەبەرەوەی پێ وایە لە تۆ زاناترە یان بەتەمەنترە یان تایبەتمەندیەکی هەیە لە شوێنی خۆتی دابنیشێنی هیچ ئیشکالێکی تێدا نیە. ها ئەوەی کە حەدیثەکەی ئەوەی کە پێی وایە هەستان لە مەجلیسی لەبەر خەڵکی گوناحە و تاوانە وانە ئەوە کە خۆت پێت خۆش بێ خەڵک لەبەرت هەستی خۆت بکەی خەڵکی ئیحرازکەی ناچارکەی جیان پێ بەجێڵی بێڵی بۆ خۆت بچیە شوێنیان و بچیە جێگان ئەوە حرامە تەبەنەوە دروست نییە. بەڵام تۆ بە ئیختیاری خۆت جێگا بۆ کەسێک چۆڵ دەکەی یان مەجلیسی بۆ فراوەندەکەی ئەو ئەسڵەن جێبەجێکردنی ئەمری خوایە و دینداریشە و بە نیەتی عیبادەتیش بیکەی خوای گەورە ئەجرشت بۆ دەنووسێ. والله بما تعملون خبیر. خوای گەورە بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن زۆر شارەزایە. دەبا سەیریکەینەوە. یا ئەیها الذین آمنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ئیذا قیل لەکم تەفەسەحوا کاتێک کە گوترا پێتان فراوانیکەن فی المەجالیسی شوێنی دانیشتنەکانتان فەفسەحوا فراوانی بکەن ئەوە ئەمرە. ئەی جوابی ئەمرەکەی چییە؟ یەفسەح الله لەکم خوای گەورەش بۆ ئێوەی فراوان دەکەن. ئەتۆ بەس ئەوەندەت لەسەرە یەک تۆز بکشێوە لەوانە 2-3 سانتیمەتران بکشێوە دەسەڵاتت هەر ئەوەندە بێ وایە بەس خوای گەورە کەون و کائینات دنیا و قیامەتی بەدەستە. ئەتۆ بستێک بکشێوە خوای گەورە لەوانەیە سەدان مەتر و 2 متر داتێ لە بەهشتە لە بەرامبەریدا لای خوای گەورە کەم نابێتەوە یان سەدان ڕەحمەتت بەسەردا بارێنێ. وإذا قيل انشزوا ئەگەر پێشتان گوترا هەستن اعتیادی فەنشزوا هەستن چونکە يرفع الله الذين آمنوا منكم بەرز دەکاتەوە خوا لەکن خۆی ها ئەوانەی کە ئیمانیان هێناوە لە ئێوە ئەوانە تەبەن ئەوەی لە مەجلیسی پێغەمبەر بوون هەموو ئیماندار بوون بەڵام مەبەست ئەوانەیە کە زووتر ئیمانیان هێناوە خوا لەکن خۆشی جێی تایبەتتر و ڕێزی تایبەتتری لێگرتوونە تۆش ڕێزی لێ بگرە طبیعیە. والذین ئوتوا العلم و ئەوانەشی کە خاوەنی زانست و زانیارین خوای گەورە دەڕەجات بە چەندان پلە لای خۆی بەرزی کردوونەتەوە. مادام لای خوای بەرزە ئالەکن تۆش بەرز بێ و بڵند بێ. والله بما تعملون خبیر. خوای گەورە بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن زۆر شارەزایە. جاوە ئاەتە یاسایە ها ئەوە مەرز نیە تەنها پەیوەندی بە پەیوەست بێ بە مەجلیسی پەیوەست بێ بە شوێنی دانیشتن. ئەوە باسە لەوەی کە ئینسان هەر بیر لە خۆی نەکاتەوە تەبەن هەر خۆ پەرز نەبێ بیر لە خەڵکی دیکەش بکاتەوە بە تایبەتی لە شوێنی گشتی و لە جێگای گشتی لە کاتی نان خواردن لە کاتی دانیشتن لە کاتی ڕۆیشتن هەر ئەوەت نەبێ. ئەوە یەک دوو تەوان فێری ئەومان دەکا کە ئینسان خۆسەپێن نەبێتەوەن ڕێی خۆی یان خۆی بەسەر خەڵکیدا فەرز نەکا خەڵکی ناچار نەکەی احترامت بگرێ و ڕێزت بگرێ و فێری ئەومان دەکا کە ڕێزدار بین بەرامبەر بەر لەخۆ گەورەترمان لەخۆ زاناترمان ئەوانەی پێشمان کەوتنەتەوە و هەروەها هەتا لە معاملە و کڕین و فرۆشتن و هەستان و دانیشتنیشدا خوای گەورە ئینسانی فێری ئەوەی دەکات چۆن مەجلیسی فراوان دەکەی عەقڵیشت فراوانکەی دڵیشت فراوانکەی سینەشت فراوانکەی چۆن لە مەجلیسیدا جێگای خەڵکی بکەیەوە هە لە دڵیشتدا لە مێشکیشتدا جێگای خەڵکی دیکە ببێتەوە. مەرزنی ئینسان تەنها ئەوەی بۆ خۆی دەیزانێت و بۆ خۆی دەیکار حەق بێ جاری وایە حەق و ڕاستی لەکن خەڵکی دیکەیە یا ئەگەر حەقیش نەبێ وەلحاصل کەسەکە مافی ئەوەی هەیە تەوان بەقەدەر چاکەکانی و باشەکانی ئینسان یەکتری قبول بێ. صلی الله علی سیدنا محمد و علی آله و صحبه